سڵاوتان لێبێ بەیانیتان باش بێ سڵاو سۆڤان بەیانیتە باش ڕاست خۆشحاڵین ئازیزان ئەمڕۆ لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵتانی هیواخوازین ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەموو لایەکمان ئێمە هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو لا بەیانی 24 لەسەر کۆمەڵێک بابەتی جیاواز کارمان کردووە بۆ ئەم ڕۆژ دەمانەوێت لە هەر بوارێک و هەندێک زانیاری بگەینین و هۆشیاری لە هەندێک بابەتی دیکە بڵاو بکەینەوە. بەڵێ سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 هیوادارم کە لە هەرکویەکن لەش ساڵ تەندروست بن هەروەکو هاوکارم هەکار ئاماژەی پێدا کۆمەڵە بڕگە و بابەت بۆیەوە ئامادەیە بۆ هیوایی کە لەگەڵمان بن سوود لە بڕگە و بابەتەکان ببینن و دەستپێکی ڕۆژێکی باشش لەگەڵم بەدەست پێ بکەن جا با بەیەکەوە بزانین ئەم بەیانیە لە پرۆگرامی بەیانی 24 چ جۆرە بابەتێک ئامادەیە بۆ ئێوە کە بینەر و بیسەری بن. وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە 4 هونەرمەند. دوو قوتابی زانکۆی هەولێری پزیشکی نوێکاری و داهێنان لە بوارە زانستی پزیشکیەکان ئەنجام دەدەن و دەبنە قوتابی نمونەیی و دەرفەتیش هەبێت ئەمڕۆ بێگومان ئەگەر ئامادە بوون ئیشەڵڵا هیچ مقدرە نەبێ میوانی ئێمەن و دێنە ستودیۆ. لە شاری زاخۆ بە میوانداری بەشی درامای زانکۆی دهۆک شانۆی دەروێش یان گۆدۆ نمایشکرا. هەکاربا لە وەزارەتی ڕۆشنبیریەوە دەست پێ بکەین کە خەڵاتی بەخشیوە بە 4 کەس لەسەر ئەو بابەتە بڕێک زانیاری بدەین بە بینەرانمان چونکە لە هەولێر وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە مەراسیمێک خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە 4 هونەرمەند. ڕێزلێنانەکە بەرامبەر ئەم خزمەتە بووە کە بە درێژایی 60 ساڵی تەمەنیان پێشکەشی هونەری کوردیان کردووە. ئاوازێکی دێرین دەست و پەنجەیەم گەنجانە لەسەر ژێیەکانی عود و کەمانچەکانیانەوە ڕەنجی داوەتەوە. ئەو ئاوازانەی بە درێژایی 60 ساڵی ڕابردوو بەرگوێ کەوتۆن کە تێیاندا پرشنگداری ڕابردووی باو باپیران و مانەداربوونی نەوەی ئێستا بەیەکەوە دەبەستێتەوە. 4 هونەرمەندی کوردن زیاتر لە نیو سەدەیە با کەمانچە و عودەکانیان ڕەگ و ڕێشەی هونەری کوردیان پاراستووە. سەلاح ڕەئوف، سەباح زاخۆیی، فرانسیس داود و چەتۆ نەورۆز ئەوانە جێدەستیان لە پاراستن و بەرەو پێشبردننی هونەری فۆلکلۆری کوردیدا هەیە. بەردەوامی دانامە بۆ وی هونەری پڕاستی مەسییا پستی سەرهەلدانێزی ئەم چەندین بەرهەم و وەکو بێزم ببینە قوتابخانەك بۆ هونەری کوردی پیشوانازی و ئەبروکە ئەفرەزلێنانە ئەمجێ سپاسیە. من زۆر دڵخۆشم ئیمڕۆکە وەک مایسترۆی کوردستان کە تەمەنم گەیشتووە بۆ ڕادەی لە خزمەتی هونەری کوردی کە بە چاوی خۆم بینی ڕێز لە کارەکانی من دەگیرێت. زیاتر بە جۆش دەبین لەسەر کارکردنمان بەڕاستی زۆرمان دڵمان خۆشە چونکە تا هونەرمەند لە ژیان ماوە بە چاوی خۆی ببینی پاشەوەی کە کۆچی دوایی کرد هیچ فایدەیەکی نابێت. ئەمڕێ ڕسمە پەیامێکە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی هونەر و زمانی کوردی کە داخوازی هەموو نەوەکانە بۆ هێشتنەوەی ناسنامەکەیان داوا دەکات هونەر و کەلتورەکان پەراوێز نەخەن. گرنگە زۆر گرنگە چەند بایەخ بە هونەرمەند بێ ڕێزی هونەرمەند وگیری ئەوەندە زیاتر هونەر گەشە دەکا و ئەو هونەرمەندە بە توش خۆشتریش دەکات. ئەمانە کەسانێک بوون لە بواری موزیک و هونەری کوردیدا ڕۆڵێکی گەورەیان جێراوە. هونەریان وەکو چەکێک بەکارهێناوە بۆ هەموو ئەو هەوڵانەی کە هەبوون بۆ سڕینەوەی زمان و ئەدەب و کەلتوری کوردی. شەیمە بایز کوردستان 24 هەولێر. سۆڤان کوردستان ینی دوور لە بابەتە هونەریەکان با بڵێن کوردستان بە شوێنێوارێکی مێژووی ناسراوە لەسەر ئاستی هەموو جیهان وەکو ئەوەی کە هەندێک شوێن لە کوردستان لەلایەن یونسکۆشەوە
تۆمار کراوە دانی پێدانراوە دەرخەری ئەوەیە کە شارستانیەتی کوردستان شارستانێتی زۆر کۆنا وەکو ئەوەی کە ئێستا دەبینن بە گوێرەی ئامارەکانی بەڕێبەتی شوێنەوار لە سنووری قەزای ئاکرێ 600 شوێن و هێمای شوێنەواری مێژووی هەن کە بەشێکان بۆ سەردەمێکی دووری مێژووی دەگەڕێتەوە. جا لەگەڵەوە شاهاوکات بە گوێرەی ئەوەی کە شارەزانی شوێنەوارناسی بەڵگیان لەسەر ئەو مێژوانە هەیە ئەڵە نەشکەوتی گوندی گۆندک یەکێکە لە کۆنترینی شوێنەوارەکانی مێزۆپۆتامیا و کوردستان کە دەکەوێتە باکووری سنتەری شارچکەی ئاکرێ کە 3000 ساڵ پێش زین مرۆڤی تێدا ژیاوە لە کوردستان 26 ئەم کارەی لەسەر کراوە پێکەوە بینەری ئەبین و زیاتر شوێنەوارەکانی کوردستان شارەزابین پێی. خالد مامۆستای زانکۆیە و ئەو شینەوار ناسە 6 ساڵن ئەو یێ زانیاریان لەسەر شکەفتە گوندێک کۆم دەکاتە لە دیڤ زانیاریên بەردەستێوی دیروکۆ vê şkeftê geleka kevnare û ji bo 3000 salan bû beriya zayînê vedgerîtin ku dibîte kevintirîn şînwar li Mêzîpotamyayê. اف شکفته گون کی دومو هیک جور و کلین سروات کردن السال 1947 بیاشلای رهبری و گشتی شنورت عراق بون دیار بیت کود بیت کوین ترین شکفت الدورو ميزوبوتاميا اوج زفرت بوان وینو اول بر درگه شکفت و ناو شکفت داجی یعنی دی مجوی زفرت بو 3000 سالا بری زاینی اوش کفته جبر هوکارین سروشتی و هوکارین دست کرد زرارین مزنین پیگشتین که منحوتین ناوه به تمامی ین هاتینت تکدانو ریوبریا شینوارین آکرید داد دیار کرن که اوان پلانو برنامه جبون و جن کرنواوین دانای ما ریوبریا شینوار کلپونین آکر چندین درخستانی ویساردان آلین پیونددار جبه که اف جهن شینوار لیوی گنده بهینه نوجن کنه و بناگری که بهینه نوجن کنه داکو گشتار برخودن اوی گنده شینوار دیرو که لسنوری دور آکری گندک ادکویتن باکوری روش آوای سنتر قضا آکری به دوری 7 کیلومتران ادنا و خدانا 20 جهو هماین شینواریا و حتی که وگاوه هیچ شینوارک لناوه نهاتیف نوجن کرنه لگوروان و کولین زانستی ینکوش آلیه شینوارناسان و لسر وی گندی هاتی نکرن اف گندت بیتا کونترین گند لسنور قضا کریو بگشتی ویده بره که دیارترین شینواری ویجی اشکفتا گندیه آری حسین کردستان 24 گندک لقضا آکره بەڵێ هەکار هەر وەک پێشتریش تۆ ئاماژەت پێکرد کوردستان لانکەی ئەتوانین بڵێن شارستانیەت بووە هەر لە گوندی چەرمە و تەنانەت ئەو ئەشکەوتەیش کە تاوەکو ئێستا کنۆپشکنینی تێ ئەکرێت بۆ ئەوەی کە بزانن مێژووی کۆنی شارستانیەت لە مرۆڤایەتی لە کوردستان لەکوێ هەبووە چۆن بووە بەپێی ئەوەی کە شوێنەوەرناسان لەم راپۆرتە بینیمان دۆزیێنێتەوە ینی تەمەنی ئەم ئەشکەوتی گوندوک بۆ 5000 ساڵ دەگەڕێتەوە واتە تەمەنێکی زۆری هەیە بۆ ئەمە دەرخەریەوەی کە کوردستان یەکێکە لە شارستانی زۆر کۆنەکان بچینە سەر بابەتێکی دیکە باسی فستیڤالێک بکەین ئەمە دووەم فستیڤاڵی سەیرانی کولتوری شارۆچکەی ئەدرەمیت لە وانی باکووری کوردستانە کە بەڕێواچێت چەندین چالاکی جیاواز تێدا بەڕێوە چوەکەر عیمادەدین چیچەک جێگری سەرۆکی شارەوانی ئەدرەمیت ڕایگەیان خەڵکێکی زۆر بەشداریان لە فیستیڤالەکە کردووە ئامانج لە فیستیڤالەکە ئاماژەدان و ڕاکێشانی سەرنجی خەڵکە بۆ دەریاچەی وان دووەم فێستیڤاڵی سەیرانی کللتوری شارۆچکەی ئەدرەمیت لەوانی باکووری کوردستان بەڕێوە چوو هاوکات 500 کیلۆگرام کۆفتە و سجوق بەسەر بەشداربووان دابش کرا چاڵاچیەکە بەسەر پرشتی سەرۆکایەتی شارەوانی شارۆچکەی ئەدرەمیت لە دەوروبەری دەریاچەی وان بەڕێوە چوو چەندین چاڵاکی جیاواز ئەنجامدرا وەک ڕەنکردنی ڕوخساری منداڵان شانۆگەری و هەڵپەرچێ عیمادەدین چیچێک جێگری سەرۆکی شارەوانی ئەدرەمیت ڕایگەیاند خەڵکێکی زۆر بەشداریان لە فێستیڤالەکە کردووە Belediye Başkanlığımız tarafından geçtiğimiz sene
ئاماجی فستیڤالەکە گرنگدان و ڕاکێشانی سەرنجە بۆ دریاچەی وان و پتەوکردنی یەکێتی برایەتیە. هاوڵاتیانمان کاتێکی خۆشیان بەسەر برد. شارەوانیەکەمان خزمەتێکی باشی ئامادەبوانی کرد. نزیکەی 2500 هاوڵاتی بەشداریان کردووە. یەکێک لە بەشداربووە ناوی زەکی ئومودە و دەڵێت لەگەڵ خێزانەکەی هاتوون و لە ڕێگەی فێستیڤالەکەوە یادەوەریەکی خۆشیان بۆ خۆیان تۆمار کرد. منداڵەکانمان زۆر دڵخۆشن، لە ڕاستیدا گەورە و بچووک دڵیان خۆشە و کاتێکی زۆر خۆشمان بەسەر برد. ئاگاداری فستیڤالەکە نەبووین، کاتێک هاتیم بینیمان زۆر قەرەباڵغا، چالاکی لەو جۆرە زۆر گرنگە هەم بۆ ئێمە و هەمیش بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لە پێناو پاراستنی سامانە سروشتیەکانمان لەسەر و شیانەوە دەریاچەی وان. دەریاچەی وان لە نێوان پارێزگای وان و بەدلیسی باکووری کوردستانە. بەهۆی وشکە ساڵی و ڕێژەی زۆری هەڵمبوون ئاوەکەی کەم بۆتەوە. پارێزگای وان هەوڵ دەدات لە ڕێگەی چاڵاچێ جۆراوجۆرەکان تیشک بخاتە سەر دەریاچەکە و ئاماژە بە گرنگیەکەی بدات. سۆبان ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ بەرزی ئاستی قوتابیانی کوردستان دەبینین کە ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ تەواوی زانستخوازان و بۆ تەواوی خەڵکانی هەرێمی کوردستان. دەرخەری ئەوەیە قوتابیانی هەرێمی کوردستان ئەو هەوڵ و ماندووبوونەی کە دەیدەن شوێنی خۆی دەگرێ و دەتوانن شوێن پەنجیان یاخود لەمسیان لە نێو زانست لەسەر ئاستی ناوچەکە بە تەواوی دیار بێ. ئەمە جێگای دڵخۆشە بۆ ئێمە. باڵێ بێگومان هەمیشە دەوترێت کە گەنجان داهاتووی وڵات دروست دەکەن. هەمیشەشم قسەیە هەر وتراوە کە ئەگەر گەنج ئێستای نەبێت داهاتووشی نەبێت. بۆیە تەواوی هەوڵەکان بۆون بۆەوەی کە ئێستایەکی باش بۆ گەنجان هەبێت لە ڕووی داهێنان نوێکاری و پەرەپێدان بە زانست لە زانکۆکانی هەرێمی کوردستان. جا دەمانوێت سەبارەت بە تەوەری داهێنان و هەروەها زانست و نوێکاری گفتوگۆی زیاتر بکەین. سێمیوانی زۆر بەڕێزمان لەگەڵ ئەبێت کە سەبارەت بەم بابەتە چکە پرۆگرامێک هەبووە لەو پرۆگرامەیە و جگەلەوە یەکێک لە ئەو میوانانی کە لەگەڵمان ئامادەیە ئەتوانین بڵێین بۆتە نوێنەری یەکێک لە ڕێکخراوە جیهانیەکان کە گرنگە و جگە لەمانە پرۆفیسۆر یاریدەدەری دکتۆر یاخود لە زانکۆکان لەگەڵ ئێمە بەشدارە ئەمڕۆ. باسە من یەک بیان نەسێنم کە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کاروان محەممەدەمین یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری قوتابیان لە زانکۆی هەولێری پزیشکی و دکتۆرا لە تەندروستی کۆمەڵ و زانکۆی شەفێڵد لە بەریتانیا و بەڕێز فاتح ڕەمزی قوتابی زانکۆی هەولێری پزیشکی و هەروەها محەممەد محمود قوتابی زانکۆی هەولێری پزیشکی ئەوش بە هەمان شێوە لەگەڵ ئەم بەیانیە میوانن لێرن دڵخۆشین بەبوونتان هەمیشە سەرکەوتوو بن. بەخێر بێن زۆر خۆشحاڵین. کاکتۆر لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەیانیتان باش. پێم خۆشە باسێک لە زانکۆکەتان بکەی سەرەتا بەر لە هەر شتێک چونکە هەم بەڕێزت یاریدەری سەرۆکی زانکۆی و هەمیش ئەمانە قوتابی ئێوەن لە کۆلێژی هەولێری پزیشکی باسێک لە زانکۆکەتان بکەن لە کەیەوە هەیە بەگشتی ینی مێژووی زانکۆکەتان چۆن. سەرەتا بەیانیتان باش و سوپاس بۆ ئەو میوانداریە. زانکۆی هەولێری پزیشکی لە ساڵی 2005 دامەزراوە. ئەو کات کە دامەزرا خاوەنی 4 کۆلێژ بوو بەڵام لە ساڵی 2012 کۆلێژێکی تریشمان کردەوە. کۆلێژەکان بریتین لە پزیشکی گشتی و پزیشکی ددان و دەرمانسازی و پەرستاری و زانستە تەندروستیەکان. زانکۆی هەولێری پزیشکی تاکە زانکۆی پزیشکیە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق کە بەس کۆلێژە پزیشکیەکان و کۆلێژە زانستەکان لە خۆی بگرێ ئەوەش تایبەتمەندێکی داوە هەم بە زانکۆکەمان و هەم بە کوردستانش توانیمانە ئەوە لە خۆمان کۆبکەینەوە ئەو زانکۆیە. هەڵبەتە لە کاتی دامەزرانیەوە زانکۆی هەولێری پزیشکی بە بەردەوام هەوڵی داوە کە ئاستی پزیشکی و ئاستی زانستی بەرەو پێشەوە بەرێ و بە تایبەت لە هەرێمی کوردستان بۆ یەش ڕێژەی دەرچوانی ساڵ بە ساڵ بەرەو زیاد بوون دەڕوا و لە هەمان کاتە خواستی قوتابیانش لە سەرجەم شارەکانی کوردستانەوە ساڵ بە ساڵ بەرەو زیاد بوون نەڕوا نمونەی هەرە تازەشیان ئەو 2 ساڵی ڕابردووە کە ئێمە ساڵانە پلانێکی خۆمان هەیە کە توانامان هەیە ئەوە نە قوتابی وەربگرین بەڵام بزەبت
دۆبڵی ئەو قوتابیانەمان بۆ دێ ڕێک دوو جار و خەڵکێکی زۆرش لێمان چۆنەڵی دڵی ئەرانجەیە کە شوێنی نامێنێ وەربگیرێ بۆیە یعنی ساڵ بە ساڵ ئاست خواستی خەڵک زیاترە لەسەر ئەو زانکۆیان لە پاڵەوە زانکۆی هەولێری پزیشکی خاوەنی سنتەری توێژینەوەی پزیشکی خۆیشتی ڕۆڵی زانکۆ لە ناو کۆمەڵگا لە ئێستاە زۆر بووە و لە بزات لە سەردەمی کۆرۆنایە زۆر ڕۆڵێکی بەرچاوی هەبوو چکە زۆربەی دکتۆرە بە ناوبانگەکانمان لە سەردەمی کۆرۆنایە لە ئامادەباشیە بوون و لە هەوڵی ئەوەیە بوون کە یارمەتی خەڵک بدە لە ناو خەستەخانەکان و لە پاڵەوانشەوە قوتابیانی خۆشەویستمان بەبەردەوام بە ڤۆڵەنتیر ئیشیان نەکرد لە کاتی خەستەخانەکانە و ستافەکانمان فدەورێکی یعنی زۆر چۆنڵی مەهامێکی گەورەی بەدەستەوە بووە هەم بۆ پێگەیاندنی قوتابیان و هەمان کاتشایە هەم بۆ پێگەیاندنی ئەو نەوەنە زۆر چاکە با بچینە لای قوتابیەکان کە ئەو هەموو ماندووبوونە لەگەڵ قوتابیەکان ئەکەن و هەموو گلێشتان دێتە سەر هەڵبەت زانکۆیەکی زۆر ئاست بەرزە و ئەو قوتابیانە شوەردەگرێت کە ئاستێکی باشیان هەیە بۆ نمونە ئێستا لە با بڵێن کاک فاتح ڕەمزیەوە دەست پێ بکەم لە پرسیارەکانم چونکە بەڕێزیان ئێستا سکرتێری یاخود بە سکرتێری با بڵێن گشتی یەکێتی قوتابیانی جیهانی بۆ ڕەوشت و پرۆفشناڵیزمی پزیشکی هەڵبژێردراوە جا باسی ئەمە بۆ کە ئەم ناونیشانە بەو شێوەیە ئەم کار لەژێر ئەم ناونیشانە چ کارێک ئەنجامەدەی ئەم سکرتێر بوونە چه سوودێکی هەیە بۆ زانکۆکە بۆ قوتابیانی هەرێمی کوردستان بۆ کوردستان بەگشتیش منەی خۆی گەورە میهرەبان سەرتا زۆر سوپاسی جەنابتان دەکەین بۆ دەرفەتە طبعاً شتێک هەیە پێش باسی ڕەوشی پزیشکی بکەین تێرمێکی فراوانتر هەیە و شێکی فراوانترش ڕەوشی زیندەیە سند لەوانەیە وشەکە هەندێک نامۆ بێ بۆ هەندێک خەڵکی بەڵام ینی ئەگەر تەرجمەی حرفی وشەی بایۆئیتیکس بکەین لە ئینگلیزی واتە ڕەوشی زیندەیی کە تایبەتە بە زانستی لێکۆڵینەوە خوێندنی مۆڕاڵی زانستە زیندەییەکان واتە هەموو ئەو زانستانی کە کا لەگەڵ زیندوان دەکەن لە ژینگەوە زانستی ڕۆکزانی ئاژەڵزانی هەتا مرۆڤناسی و زانستی پزیشکیش لەبەر ئەوەی ئەو زانستانە کە کار لەگەڵ ئەو مەخلوقاتانە دەکەن دائیمەن پرسیاری ئەخلاقی دروست دەبن پرسیار دروست دەبن کە پەیوەندیان بەلایەنە مۆڕاڵیەکان هەیە ئەوە گرنگێکی زۆری هەیە بە تایبەتی لە دوای زەنجی دووەمی جیهانیەوە لە ناویشاندا ڕەوشی پزیشکی واتە ئاشناکردنی خەڵکی بە جومگەکانی تری زانستی پزیشکی کە پەیوەندی هەیە بە کولتور پەیوەندی هەیە بە ئاین بە فەلسەفە بە دابوونەریت بە تێگەیشتنی خەڵکی بۆ بابەتەکان لەبەر هەروەکو دەزانین کە ئێستاش لە هەموو جیهاندا یعنی دەتایم بڵێن هەتا حدێک بۆشایەکێ لە بنێوان نەخۆشان و پزیشکان زاری وهەیە گلێی دەکەێت لە سێکتەری تەندروستی چکە کارکردن لە سێکتەری تەندروستی ئاسانیە خوێنی ڕەوشت و مۆڕاڵی پزیشکی سوودی زۆریە هەم بۆ کۆمەڵگە هەم بۆ پزیشکان هەم پزیشکان بۆی خۆیان بپارێزن ڕووی یاساییەوە هەم نەخۆشانی زیاتر ئاشنا بە مافەکانی خۆیان کاک محەممەد بەڕێزت کار لەسەر پرۆژەیەک دەکەی پرۆژەی مێپی وایە ئەم پرۆژەیەمان بۆشی بکەوە بۆمان ڕوون بکەوە بۆی لای بینەران ڕوون بێ ئەم پرۆژەیە بۆچی کار دەکات و ئامانج لەم پرۆژەیە لەم خزمەتکردنە چییە؟ سەرەتا بەنای خۆی گەورە میهرەبان زۆر سپاسانەکەین لە بۆ پێدانی ئەو دەرفەتە مێپی یەکێکە لە پرۆگرامەکانی کونسڵخانی ئەمریکا کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پشتگیریە کات و پاڵپشتی دارایی پرۆگرامەکەی کاتن چەند پرۆگرامێکی تکەش هەیە بەڵام مێپی یەکێکە لەو پرۆگرامانەی کە تەنها لەسەر ئاستی وڵات نییە لەسەر ئاستی میدڵ ئێستا لەسەر ئاستی شەرق ئەوسەتە جیاوازی مێپی لەگەڵ پرۆگرامەکانی ئەوێ مێپی تەنها لەسەر عێراق ئیش ناکاتن ئیش لەسەر وڵاتەکانی دیکە شکات و 15 وڵات پێکەوە بەشدار بووین لە هەر وڵاتێک 4 قوتابی پێکەوە بەشدار بووین ئامانجی مێپی ئەوەیە لە هەر وڵاتێک کۆمەڵە قوتابیەک هەڵبژێریتن کە ئەو کۆمەڵە قوتابیانە خاوەنی سیڤیەکی باشن یان خاوەنی پێشهاتێکی باشن لە ڕووی ئیشکردنەوە خاوەنی ئەزمونێکی باشن بەشداری ئەو پرۆگرامەکەن لە ئەمریکا چەند کۆرسەکان لە بۆ ئەکرێتەوە کە کۆرسەکە لیدەرشیپ و پرزنتیشن سکیل ینی قیادە ئۆشتانە ئەگریتەوە و هەروەها لەوێ ئیش لەسەر پرۆگرامەکەکەین کە ئەو پرۆگرامەکەبی لە خزمەتی کۆمەلگادا بەکاربێنە کە تەنها لە خزمەتی تاکبیتن ئەوجا لە ماوەی ئەو 28 ڕۆژی کە لێ ماینەوە بە وردی ئیشمان لەسەر ئەوەی کردکەوە کو بتوانین توانا و ینی خۆمان بەرەو پێش ببین لە ڕووی سەرکردایەتیکردن لە هەموو ئەوشتانی کە دێتە بەندەستمان و هەروەها پەرە بۆ پرۆژەیە بدەین کە ئیشی لەسەرەکەینە تا باشتر بتوانین خزمەتی کۆمەلگای پێ بکەین یاخود کۆمەلگای خۆمان بەرەو پێشتر ببین. زۆر چاکە دکتۆر
قوتابیەکانتان جێگەی شانازین ئەم شانازیکردنە هەمیشە ئەبێ پاڵ پشتێک هەبێ بۆ یەکە بە بەردەوام لە شانازیکردن بین پێیان چوونە لووتکە ڕەنگە بڵین ئاسان بێت هەرچەند قورسی خۆی هەیە بەڵام مانەوە لە لووتکە زۆر گرنگە چی ئەکەن بۆ ئەوەی کە قوتابەکانتان لە لووتکە بمێننەوە لە پاڵ پشتیە زانستیەکان لە کاتی لێکۆڵینەوەکان لە کاتێکە ئەبینین یەکێکیان ئەبێتە سکرتێری جیهانی بۆ ئەو با بڵین ڕەوشی پزیشکیە یەکێکی دیکەیان دەبینی پرۆژەیەکی هەیە بە ناوی مەپی چۆن پاڵپشتیانەکان چۆن نەتوانن بیان هێڵنەوە لە لووتکە بمێننەوە بەدڵنیایی جوانت چۆنڵی وەسف کرد گەشتن زۆر زۆر ئەوە نیە بەڵاممانەوە چاڵنجینگە با بڵێن بالفعل ئێمە وەکو سەرۆکایەتی زانکۆ وەکو ئامادەی کۆلێژەکان بە بەردەوام لە هەوڵی پاڵپشتی قوتابیانە بووینە بۆ ئەوەی بزانین کە ئەو شتانی کە پێویستە کە بیان هێڵەتەوە لە لووتکە یاخود ئەو شتانی کە پێویستە کە بە بەردەوام لە چاڵنجا بن لەگەڵ زانکۆکانی ترە فۆکسکەینە سەر ئەو نقطانە یەکێک لەو نقطانەی کە ئێستا ئەوە وائیشی لەسەرەکەین هاوینان یعنی دامان ناو تەرکیزمان کردوتە سەر جیهان کە چنەوە کۆرسێکە ڕواتە ڕێوە چ شتێک باوی هەیە چنەوە چالایشیەک پێویستە هەر بۆیش بەم دوو مانگەی هاوینەکە پشووی هاوینە بەڵام ئێمە وەکو سەرۆکاتی زانکۆ و دەواممان بەردەوامە چەند جار کۆبوونەوەمان لەگەڵیان سازداوە بۆ ئامادەکاری چیان هەیە چ پێویستیان هەیە لە چ شوێنێک شتی نوێگەری هەیە چۆن بتوانین چۆنڵی ئەپڕۆچی ئەو شتانە بکەین ئەوە یەکێک لەو خاڵانەیە کە بە بەردەوام خۆیان واقعی بین ئەو قوتابیانی کە دێنە زانکۆی هەولێری پزیشکی ئەتوانم بڵێم لە ئایکیویا تۆپن ئەوە یعنی ئایکیویەکی بەرزیان هەیە و زانکۆی هەولێری پزیشکی بۆتە ئەوەی کە باوەش لە بەشێکی زۆری تۆپ ئایکیوی کوردستان بدا یعنی زۆربەی ئەتوانم بڵێم بەشێکی زۆری ئەو گەنجانی کە ئایکیویان بەرزە لە زانکۆی هەولێری پزیشکی کۆ ئەبنەوە ئەوەش وایان لە ئەکە کە دائیمەن لە بینی خۆیانە هەوڵ بدەن یەکتر تەشجیع بکەن و بە سەپۆرتی سەرۆکایەتی زانکۆ کە بتوانین دەرفەتی زیاتیان بۆ بکەین و بیانگەنین و خاڵێکی ترش لە پاڵ ئەوەی کە چۆن توانیمان یارمەتی قوتابیان بدەین یەکێک لەو خاڵانە کە تۆ دائیمەن واد لە ئەکە زانکۆ لە لووتکە و بمێنێتەوە ئەوەیە ئەپدەیتکردنی پرۆگرامی خوێندن طبعا پرۆگرامی خوێندن ڕۆژ بە ڕۆژ لە ئەپدەیتکردنە نە لە لای ئێمە لە جیهاندایە چونکە ئەو ئەپدەیتکردنی پرۆگرامی و سیستمی خوێندن بە پێی خواستی کۆمەڵگا ئەبێ یعنی ئێستەی ئەو پرۆگرامی کە ئێمە دین فەرقی لەگەڵەوەی 20 ساڵی پێشتری کۆلێژی پزیشکی کولەکانی ترمان و دڵنیاشتانەکەمەوە لە 20 ساڵی داهاتووشە پرۆگرامی خوێندن بە بەردەوام ئەگۆڕدرێ هەر بۆیەش ئێمە ساڵانە یعنی ئەو چانسەمان داوەتە کۆلێژەکان تا 100 بۆیان هەیە ئەپدەیتی پرۆگرامی خوێندنەکەیان بکەن بە پێی ئەو خواستەی کە لە کۆمەلگایە هەیە چکە بڵیت نەڵی لەگەڵ تەکنەلۆژیایە بێ بڕۆین لەگەڵ پێشکەوتنە ئەبێ بڕۆین و بۆیە ئەبێ هەم مێشکی قوتابیەکان و هەمش ئاستی زانستیان بە شێوازێک وا لێ بکەین وەکو باس کرا هەم لە لووتکە بمێننەوە و لە هەمان کاتشایە بەو شێوازە بێ کە کۆمەلگا پێویستی پێێتی فەوە ئەو دوو خاڵە زۆر تەرکیزمان کرۆتە سەری دەست خۆش دکتۆر کاک فاتح قوتابیانی کوردستان هەم با بڵێن هاوکۆلەکانی خۆت هەم قوتابیانی دیکە لە کۆلێژەکانی دیکەی زانکۆکانی دوهۆک و سلێمانی و هەموو زانکۆکانی کوردستان بگومان باز لە زانکۆ پزیشکەکان دەکەم دەتوانن ببنە ئەندام لەو ڕێکخراوی کە بەڕێزت تێیدا کار دەکەی یان بوون بە ئەندام چۆنە بەگشتی لەم ڕێکخراوە بێگومان هەمویان دەرفەتیان بۆ ڕخساوە بۆی ببن بە ئەندام و خۆشم بە جددیکی هارم زۆر لەسەرەوە کردووە کە ئێستا وەکو سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی جیهانی بۆ ڕۆژی پزیشکی دەست بەکارتوان لە مانجی 2021 دەست بەکارم ئەو یەکی تێخۆی بارەگەی سەرەکی دەکەوێتە وڵاتی ئوسترالیا لە شاری مێلبۆرن ساڵی 2001 دامەزراوە لە ئەنجامی واژووکننی ڕێکەوتنێک لە نێوان یونسکۆ و زانکۆی حیفا و ئێستاش دوو بارەگەی سەرەکی هەیە چیان لە ئوسترالیا چیان لە پورتوگال و زیاتر لە 230 نوێنەرایەتی هەیە لە سانسەری وڵاتانی جیهاندا کە یعنی حتا پەیوەندیان هەیە لەگە WHO لەگە WMA ئەو ڕێکخراوە معتەبەرە جیهانیانە فلەسەر ئاسی هەرێمی کوردستانیش هەتا ئێستا ئەمە نزیکەی 20 قوتابیمان هەبووە کە خۆشبەختانە توانی وتیان کۆرسی 6 مانگی لەو ڕێکخراوە تەواو بکەن ببنە سەفیری ڕەوشی پزیشکی لە زانکۆکانی خۆیان زۆر بەشیان لە زانکۆی هەولێری پزیشکی بووە و بە شانازی و دەتوانم بڵێم یەکەی ئاکادمی بۆ ڕەوشی پزیشکی کە سەر بۆ یەکێتی جیهانی بوو لە زانکۆی هەولێری پزیشکی کراوە مانجی یازەی 2020 و ئەمەش لە هەوڵەکانمان بەردەوامین کە ئەو تۆڕە فراوانترکەین بۆ زانکۆکانی تری کوردستانیش زۆر چاکە کاک محەممەد کاتێکە کاک ڕەمزی قسەی کرد کاک فاتح ڕەمزی قسەی کرد وتی ئەم با بڵین کارەکەی ئەوانەوەیە کە
زانستی زیندەوەری تر هەموو زیندەوەرەکانە گرێتەوە ئەوەی پێیوەست بێ بە زیندەوەرەکانەوە هەناسە بدا جوڵەی هەبێت ئەچێتە ناو ئەم چۆنەڵێ ئەم زانستەوە بێ ڕەوشتی لەگەڵا بەکاربێنێت یەکێک لەو زیندەوەرە گرنگانەی کە سی گۆی زەویە سەوزاییەکانە چاندنی سەوزایە پرۆگرامەکەی ئێوەش پەیوەستە بە چاندنی سەوزایی و زیادکردنی خزمەتگوزاری چاندنی سەوزایی چۆن ئەم پرۆژەیە جێبەجێ ئەکرێت تا گۆی زەوی تەندروستتر بێت ئێمە تەندروستتر ئەژین تەندروستی گۆی زەویش بەسراوەتە بۆ کەش و هەوایی کە ئێستا هەیە چی کراوە بۆ پرۆگرامەکەتان باسی چیەکە لەو بوارەوە بەخۆی مێپی ناوی پرۆگرامەکە باش ئەمە بەشداری پرۆگرامی مێپیمان کردیە باش بەڵام پرۆژەکە جیاوازە لە مێپی ئەو پرۆگرامی کە بەشداریمان کردیە لەوێ بە خۆت یەکە لە شتانێکە هەڵەبژێری بە خۆت پرۆژەیەک هەڵەبژێری ئیشی لەسەرەکەی و لەوێش دوو دکتۆری زانکۆیەکە کە پێشەکی ئەمە کە چوینەوێن ینی ئەم پرۆژەی خۆت هەڵبژاردە بیرۆکەی خۆت بۆ لەناو ئەوانەیە بە نمونە هەڵبژێراوە و بە باشترین بەڵێ باش کە چوینەوێندەرێکە لە زانکۆی جۆرجتاون بانگەشتنامەمان لە بۆ هات لە زانکۆی جۆرجتاون ماینەوە زانکۆی جۆرجتاون ڕانکی 22 ئەمریکا و 324 عالەمیە یەکەکە لە هەر زانکۆ گەورە و محتەبەرەکانی جیهان و زانکۆیەکی زۆر بەخۆتە ئەوجا لەوێ کە بەشداریمان کردیا دوو دکتۆر وەسێ نوێنەری خوان بە بەردامی لەگەڵیان بووینە لە هەر پرۆژێک کە بمانە ئیشی لەسەر بکەین ئەو پرۆژێک کە من بە خۆم هەڵمژار پێم باشترین و کە زیادکردنی دارچاندن و سەوزای هەڵبژێریت باش ئەمە چۆن جێبەجێیەکەن زۆر چاکە لە بۆ جێبەجێکردنەکەی چەند پلانێکمان هەیە پێشەچی دوو سپۆنسەرمان هەیە کە تاواکویا کارمان بن یەکەمینیان ڕێکخراوی هەسارە کە ڕێکخراوی هەسار لە سلێمانی و لە هەولێر جیان هەیە و تەنها تایبەتە بە زیادکردنی چاندنی دار و سەوزایی و پێش سەفەرەکە و دوای سەفەرە کەش لەگەڵیان دانیشتینەوە قسەمان لەسەری کردیە بیرۆکەکی تەواو نوێمان هەیە بیرۆکەکی تەواو جیاوازە کە تا ئێستا لە عێراقش جێبەجێ نەکرانە تەنها لە کوردستان پرۆژەکە ئیش لەسەرەوەی کاتن کەوا بتوانین دار لە بۆ هەموو خەڵکی عوام دابین بکەین کە بە خۆیان بیانێ بیتن بە فکرێکی زۆر جیاواز نوێ کە هەتا ئێستا نەکرایە و تەواوی پرۆسەکەی تەواوی شتەکەی بە ماوەی کەم ئینشاءڵڵا لە بۆ هەموو خەڵک دائەنرێ ئێستاوە ئیش لەسەرەکرێتن و ئەو شتانێکەوە هەتاوەکو ئێستا کرایە لەوێن دەرێکە چەندەها ئیشمان لەسەری کردیە ئەو پرۆژەکە لە سەرتاوە دانرایە گۆڕانکاری بەسەرداهاتیە لە سەرتاوە بە هاوکاریوان زۆر بەرەو پێش بدرا ئێستا گەیشتە قۆناغێک ئەگەر جێبەجێ بکرێتن بە دڵنیاییەوە گۆڕانکاریەکی زۆر لە ژینگی کوردستان و عێراقیش دروست دەکات زۆر هەیەجانم هەیە ئەو پرۆژەی جێبەجێ بکرێ منیش یەکێک لەوانە بم کە لەو دارە ئینشاءڵڵا زۆر جێبەجێ ئەکرێتن تقریبا دوو ڕۆژ پێش ئێستا لەگەر هەسار کۆبوونەوەمان کردیە باسی هەموو پرۆژەکەمان کردیە بەو زوانە زیاتر جێبەجێ یەکەین و بەدڵنیاییەوە لەگەڵ سەرۆکاتی زانکۆش قسەکەین و سەرۆکاتی زانکۆش هاوکارێک ئەبیتن لەگەڵمان ئێستا خەمت دەبێت لێرەوە گرنتی لە سەرۆکاتی زانکۆتان وەرەگرین لێرە قسەی لێ وەرەگرنی تر ئەو لاولای نییە ئینشاءڵڵا بە زووی جێبەجێ ئەکرێتن و پرۆژەکەش پرۆژەکە بیتن کەوا کار ئاسانی لە بۆ هەموو خەڵکی ئەکاتن کەوا بتوانن دارچاندنی بکەن لە هەموو جەیەک کە ئەیانەوێتن نەک تەنیا لە پارکەکان و لە قەراغی جادە ئەو جیانە ئەوجا ئینشاءڵڵا بەو زوانە ئەکەوتە دوباری جێبەجێکردن ئێستاوا ئیشی وردی لەسەر ئەکرێت زۆر باشە دکتۆر کاروان بێگومان ئامانجی هەموو زانکۆیەکە باشترین قوتابیەکانی هەبێ و باشترین زانست پێشکەش بکە دەرچوانی لە شوێنی زۆر باش بن و نمونەی جوان بن هاوشێوەی کاک محەممەد و کاک فاتح ینی دوو گەنجی سەرکەوت و ماشاءڵڵا دوو گەنجی ڕۆشنبیر لە پاڵ ئەوەی کە زانستیان پێەیە هەردووچیان لە یەک بوار بەڵام بە دوو شێوازی جیاواز کار دەکەن ینی ئاسی ڕۆشنبیریشیان بەرزە ئەمە جێگای دڵخۆشیە بەڕاستی ئێوە وەکو زانکۆ چۆن هەوڵ دەدەن بتوانن نمونەی کاک محەممەد و کاک فاتح زۆر بکەن طبعا کاک محەممەد و کاک فاتح دوو نمونەن لەو 4000 قوتابیەی کە لە زانکۆی هەولێری پزیشکی هەیە چکە ئێمە خاوەنی 4000 لە ئێستاە هەر یەکێک لەوانە خۆی تایبەتمەندیەکی خۆی هەیە و هەوڵمان داوە من بە بەردەوام وەکو یاردەری سەرۆکی زانکۆ بە بەردەوام لە کۆبنەوە دام لەگەڵیانە هەوڵم داوە هەرچ بەهرەیەک هەیە لە ناو قوتابیان بێنە پێشەوە و نمونەی خۆشیان ئاگادارن لەم هاوینەدا چەندین کۆبوونەوەمان کردووە سەبارەت چ بەهرەیەکی ئەیانوێ پەری پێ بدەن مەجموعەیە پزیشکێکمان هەیە وێنە کێشن ینی بۆ ئەو گروپیان گروپمان بۆیان داناوە
مجموعەیەکمان هەیە میوزیک ژەنن مجموعەیەکمان هەیە لە مەسائلی آیتی و لە دیزاین گرافیک و لەوانە زۆر بەتوانن لە پاڵ ئیشەکەی خۆیانەوە فئێمە وەکو کاروباری قوتابیان گروپمان بۆیان دروست کردووە هەر کەسێک ئەوێ لە چوب لە بوارەکەی خۆیان پەرە بەخۆی بدا ئێمە گروپێکمان بۆیان کۆرە لە بینی هەر پێنج کولیەکان ئەتوانن وەکو گروپێکەوە ئیش بکەن و هەرچی دەعمێکی مادی و سەپۆرتیان ئەوێ سەرۆکاتی زانکۆ بۆیان دابینەکە یعنی نمونەی هەرە بچوکی وا پرۆژێکمان بەدەستەوەیە وێنەکردن لە ناو دیوارەکانی زانکۆ کە هەموو پێداویستەکانیان بۆ دابین کراوە هەموو بە پێ یان هەرچێک پێویستە بۆ وێنەکردن بۆیان دابین کراوە قوتابیان بەس ئەوەندە لە سەریانە بێن ئیشەکانی ئەم بکەن و ئەوە فهەوڵمان داوە هەرچ بەهرەیەکیان لە ناوە هەیە ئێمە بتوانین ئیسفادەیە لێ بکەین کە واقعی بین خاوەن بەهرەی زۆر بەتوانایەنتیایە یعنی جاری وایە دێن لە کۆبوونەوە شتیوات لەگەڵا باسەکەن ئینگلیزەکە لێ واو ینی سەر سوڕەمێنەیە کە لەو توانێت بەڵام ئەوە لە تاچی کووردا شتێکی تازە نییە تاچی کورد بە بەردەوام لە نوێگەریایە و مێشکی تاکی کورد بە بەردەوام شتی تازەی تایە بەڵام پێویستیمان بەوە هەیە کە ڕێگەیان بۆ خۆشکەین و یارمەتی دەریان بین و گوێیان لێ بگرین ئەگینا هەموو کەسێک لە دوو بەشی لای مێشک دەرجێ بەشی ڕاست و بەشی چەپ بەکاری بێنێ ئەبێتە فانکشنەکانی بەکاربێنێ بە ئاستێکی زۆر بەرزەڕوە و من بە حکومەی ئەوەنە ساڵە لە دەرەوە بمەوە کە لەگەڵ قوتابیانی هەموو جیهان شتێک هەڵاو بوومە و دەرسم پێیان داوەتەوە بینیومە فەرقێکەیە لە بینی تاچی کورد لەگەڵ ئەوانەی ترایە بۆیش یعنی ئەوانە نمونن لە ناو گروپەکانی ترایە زۆر چاکەم جا دکتۆر لەگەڵیان هاوکاری تەواو ئەکەن چکە کاک محەممەد ئاماژەی بەوە کرد کە لەگەڵ ئێوەیە بەتەمان قسە بکەن باش ناکەم بۆتان ئیشەکەی باش نییە بەجددی ئەوەی دکتۆر دەبینم بەڕاستی هاوکارە بەجددی ویستمەوە بەڵام ینی بەبێ ئەوەی کە بتەوێ گفتی لێ وەربگری خۆی بۆ خۆی هاوکاریکردنی ئێوە پاڵپشتیکردنی ئێوە هاوکاربوونی لەگەڵتانە لە بەرنمەکەی و ئامادەبوونی ساپۆرتێکی معنەوی زۆر تەواوە جگەلەوەی کە بە شێوازێکی دیکە لە زانکۆ سپۆرتی ئێوەکەن و پشگیریتانەکەن باشە کاک فاتح ئەم یەکێتیە با بە مەلای تۆ پرسیارەکەم سەبارەت بە یەکێتیەکە بێت لە مێلبۆرنی ئوسترالیایە وایە باش لەوەیە چیتان کردو بۆی کە لە عێراقیش هەمان یەکێتی هەبێت چۆن کارتان بۆ کردووە بۆ ئەم بابەتە کە ئەم یەکێتیە لەوێ هەیە زۆر قوتابی دەستی ناگاتە ئەوێ چۆن چی بکەین کە لە کوردستان هەبێت لە عێراق هەبێ بۆی کە ئاسانترین شێوە قوتابیان دەستیان بەو یەکێتیە بگات و بتوانن لەوێەوە زیاتر پەرە بەکارەکانی خۆیان بدەن لە ڕێی پزیشکیەوە هەروکو ئاماژەم پێدا کە بە شانازیەوە یەکەم یەکەی قوتابیان کە سەر بەو یەکێتی جیهانی بێ لە زانکۆی هەولێری پزیشکی دامەزرا لە ساڵی 2022 ساڵ دوای کردنەوەی پرۆگرامەکە ئێستاش ئێمە لە هەوڵێکی بەردەوام دەین کە قوتابیانی تر لە زانکۆکانی تر بەشداری پێ بکەین و یەکەی تریش بکەین و هەر بۆ دوایش یەکەیەکی تر کراوە هە لەسەر ئاسی عێراقیش نەک بڵێم لەسەر ئاسی کوردستانیەوە بۆ دوای یەکەیەکی ترمان کردەوە لە زانکۆی ئەمریکی لە بەغداد بۆ دووەم یەکە لەسەر ئاستی عێراق و بەردەوامیشین هەوڵەکانمان بەردەوامە و هەروها خاڵی دومەش لە ڕێگەی کۆنفرانساتەکان ینی ئێستا مانجی حەوت کۆنفرانسێکرا لە کرواتیا لەسەر یاسای پاراستنی مافی نەخۆش یاسا تەندروستیەکان و یاسای هەڵی پزیشکی و هەروها یاسای فەرامۆشکردنی پزیشکی ئەو بابەتە گرنگانە ئەی پرسەکانی جینۆسایدی پزیشکی چییە مەبەستی چیە ئەچێتەنە ئەو بڵێ خۆی جینۆسایدی پزیشکی بابەتێکی فراوانە و بابەتێکی زۆر نوێشە باس لەوە دەکات بەشداریکردنی پزیشکان لە هەڵمەتەکانی جینۆساید بۆ نمونە ئەگەر باسی ڕژێمی پێشووی بەعس بکەین ئەخمەش مەبەستمەوە بچووکە گەلی کورد جۆرەها جینۆسایدی بەسەر هاتوو بزانین چۆن ئەتوانێت ئەمە یارمەتیمان بدات بۆ نمونێ سەر ڕژێمی بەعس لە کاتی دروستکردنی هەڵمەتەکان و لە شاوەکانی ئەنفال و جینۆسایدەوانە بێگومان پزیشکانی بەکارهێنەوە بەڵگەشێ لەسەرەوە بۆ نمونە پزیشک هەبووە تەمەنی منداڵی کوردی بەسەر و 18 ساڵ نووسیوە هەتاوەکو یاسی ئەدامکردن بیگرێتەوە کە ئەوە شکاندنی پرەنسیپ و بنەمای پزیشکیە بۆ یەکەم شت ئەو فکرە لە سیەوە سەری هەڵدا لە زەنجی جیهانی دوم لە هۆڵۆکۆستی جووەکانەوە دەستی پێکرد کە نازیەکان یەکەم زار ئەو بیرۆکان دەست پێکرد و هەموو فکرەیەکی جینۆساید هەموو ڕژێمە دیکتاتۆرەکان پزیشک بەکاردێنن بۆ تاوانکاری و جینۆساید بۆیش ئەو هەوڵانە دەستیان پێک لە دوای زەنجی جیهانی دووەمەوە بۆ ئەوەی تینێکی نوێی پزیشکان دروستکەن کە مۆراڵ و ئەتەکێتیان زۆر بەرز بێت و لەلایەن ئەو ڕژێمە دیکتاتۆرانەوە بەکار نەهێنرێن بۆ پاکتاوکردنی میلەتانی تر و ئێستا ئێمەش کا لەسەر ئەوە دەکەین بە شێوازێک لە شێوازەکان کە جینۆسایدی ملەتی کول لە ڕۆوە کاری لەسەر بکرێتن و حتا لە ڕووی کۆنفرانساتەکانیشەوە یعنی بەڕاستی ئەوان
زۆر معجبم بە هەرێمی کوردستانی نووسیتم کە ئەوان لە بۆ ڕوونکەمەوە کە هەرێمی کوردستان و خوار و ناوەڕاستی عراق نییە واتە ئارامی و ئاسایش هەرێمی کوردستان بە زۆرێکی ترا ئاسی زانستی بە زۆرێکی ترا پێکۆژیان و لێبوردەوی بە زۆرێکی ترا ئەوان زۆر سەرسام بوون بەوە و ئێستا کار لەسەرەوە دەکەین کە لە داهاتوودا بتوانین ئەو کۆنفرانسە جیهانیانی کە لە زیاتی لە کرواتیا و لە ئوسترالیا و لە ئەمریکا بکرێت لە داهاتوودا لە هەرێمی کوردستان بکرێت و پێشمان زۆر نزیکین لەوە لەبەر ئەوەی زۆر ینی سەرسام بووینە بە زۆر دڵخۆشم ئەم بەڕاستی سەرڕای هەموو ئەو نەهامەتی و ئەو کێشە و گرفتانێک کە لە کوردستان هەیە ئەم دنیا بینیە ئەم ڕوانینە ئەم ئاستە بەرزە ڕۆشنبیریە لە گەنجانی کوردستان زۆر زۆر دڵخۆشم دەکات بەڕاستی ینی یەک لەو ڕۆژانەی لە بەرنامەکەمان کە دڵخۆشم ئاستی من هەیەجانێکی وام ئاستی بەرزی ئەو قوتابیانە دەبینە کاک محەممەد تۆ چووی بۆ ئەمریکا لە زانکۆی ئەمریکا لەوێ بۆ ماوەی مانگێک لە جۆرج تاون ماوێ وایە قوتابیەکانی ئەوێت بینی تێکەڵاوی لەگەڵیان دروست کرد لە هەمان کاتدا تۆ قوتابی لە زانکۆی هەولێری پزیشکی هاوڕەکانی خۆشت بینیوە بە نەکەمە ڕکابەری بەڵام ئەگەر ململانەیەکی زانستی ئەکادیمی بکەین ئاستی قوتابیانی کوردستان بەراورد بەو قوتابیانی دیکە کە تۆ بینیت چۆن دەبینی ئایا ڕاستی ئەوەندە لە یەک دوورین کە زۆر زار لە کوردستان پێمان وایە هەر شتێک لە ئەمریکا بێ ڕاستی ئێمە نابێ خەونیشی پێوە ببینین و ئاستی ئێمە بە هیچ شێوازێک ناگات بە ئاستی ئەوان ئەمە دروستە یان ئەمە حەقیقەتی نیە و ئێمەش دەتوانین لە زۆر شت لەوان باشتر بین پێش ئەوەی بچم و زانکۆیەکەی بین و قوتابیەکانی زانکۆیەکەی بینم هەربەجدی ئەو هەم فکرە کردەوە کەوا قوتابیەکانی ئەوێ زۆر زۆر ئاسان لە پێشمەیە بەس کە چووم ئەو جیاوازیان دیت کە جیاوازەکەیوان لەگەڵمە چییە جیاوازەکەیوان لەگەڵمە تەکنەلۆژیایە ئەو تەکنەلۆژیایی کە لەوێ هەیە کار ئاسانی لە بۆوان کردی ئەگەر ئەو تەکنەلۆژیایی لەوێ هەبی و لە لای مە هەبی بە دڵنیایی و قوتابیەکانی قوتابی زۆر ئازبەرتری تێدایە ئەوەندەی کەوا لەوێن دەرێکە دیتم قوتابیەکانی وێندەرێکە تەنها ئەو شتێکەوە فۆکسێک خەنە سەر و ینی ئەیانوێ زۆر گرنگی پێ بدەن ئەوەیە کە بەس خوێندنەکەی خۆیان بە باشی بکەن و هەر ئەوەندە هەنی ئاستی ڕۆشنبیری لەوێ وەکو ئەو ئێرانەکەنی وەکو قوتابیانە ئێرە بەجددی لەوێن دەرێکە قوتابەکان و لۆنمونە پزیشکەکان و ئەو شتانە هەموو ئەو شتێکەوە ئەیانەوێ بیزان و هەموو شتێکیانەوێ زۆر بە ئاسانی خرایتە بەردەمیان پرسیارە ئەو شتانە هەمویان خرایتە بەردەم هەموو شتەیان لە بۆ ڕێکخرایە بەس لێرانێکە قوتابیەکانی کوردستان ئەو شتێکەوە ئەیزانن بە عیلمی خۆیان ئەیزانن بەزانست و تێگەیشتن و بە شتەکانی خۆیان ئەیزانن ئێستا لەوێ لەگەر ئەم بخۆم بە حکمی ئەوەی کەوا تەڵەبەی طبم لەوێن دەرێکە چوین واکۆبنەوەچمان لەگەر عەمیدی کولێ طبیوان ڕێخست باسی ئەو شتانەمان لە بۆیان کرد و گوتمانکەوا لە زانکۆیەکەیمە شتەکان ئەو هاوەڕێەوە ئەسی ئەمە هەموو احتیمادمان لەسەر کتاب ئەو شتانەیە و زۆر گرنگی بە ئینتەرنێت و ئەوانە نادەن لە ڕووی کولیەوە شتەکەیان پێسەیری بووکە ئەیگوت لە لای مە هەموو شتەکان لە ڕێی تەکنەلۆژیا و ئەکرێتن هەموو تەڵەبەکان تەنها لە ڕێی مۆبایل و لە ڕێی ئایپادەوە بۆ سنوورداریە هێشتا توانیتانە بۆ بەخۆی لەگەر تەکنۆلۆژیا ڕۆیشتن لەگەر تەکنۆلۆژیاوی شتێکی زۆر زۆر مهمە زۆر زۆر پێشکەوت ئەمە ببێتە داواکاریە چیش ینی وەکو دکتۆر وەکو زانکۆ ڕەنگە بێگومان داواکاریەکە هەر کرایە بێگومان خۆشان بیریان لەوە کردوەوە بەس من ئەوەش بڵێم بە دکتۆر فشار دروستکەین نەک بۆ دکتۆر نەک بۆ دکتۆر بۆ خوێندنی باڵا بۆی کە لێرە دکتۆر نوێنەراتی هەمویان بکات و لێرە داواکاریەکە بکات دکتۆر ئەڵێ شتێگەنم نمونەی خەرمانێکە من ئەم دوو قوتابیە کە ئەم بەیانیە هاتوون هاوکارم هاکار ئاماژەی پێکرد زۆر دڵخۆشی پێیان ئەبێ و خەرمانی کە هەبێت لە زانکۆ بە شێوەیە بێت چەندە دڵخۆش بکات ئێمە کە لێرە تەنیا بۆ ماوەی چەند خولەکێکە بەیەکەوەین ئەو هەموو شانازیان پێوەکەین ئەمێ بزانم چه هەستێکت هەیە کە لەم مشتەگەنمە لەم خەرمانە ئێوە خەرمانەکەشتان بینیوە زیاتر و زیاتر نمونەی زیاترتان لەلایە ئەو هەستە چییە کە ڕۆڵەکان ئەبینن ڕۆڵەکانی خۆتان ئەبینن کە بەو شێوەیە لە ئاستی زانکۆ جیهانیەکان پرۆگرامیان هەیە با بڵێن سەرۆکی با بڵێن سەرکردایەتی ئەو سکرتارێتیا دەکەن کە سکرتایەتێکی زۆر گەورەیە لە جیهانە ئەمێ هەستی خۆتم پێ بڵێ وەکو دوپرسیاتر پرسیارێکی زانستیوانە نەکەین زۆر باشە بەڕاستی هەستێکە جاری وایە وەسف ناکرێ لە ناو ئیشا هەست بە ماندووبوون ناکەی هەست بە بێزاری ناکەی چونکە ئەبینی کە قوتابیانی خۆت و کە ڕۆڵی ئەو نیشتیمانن بە بەردەوام لەو نوێگەرێ وەک باسییان کرد بە حکمی ئەوەی کە ناتوانین ئەو ئەبدەیتێکە لە هەموو جیهانە هەیە لای ئێمەشا هەبێ بەڵام بەو لیمیتە کە ئیش لەسەرەکەن بە بەردەوام حەزەکەی پێیان ببەخشی
من بحكم ئیشی ئیداریمان زۆر قورسە بەڵام ئیشەکانی قوتابیان قەت پشتگوێم نەخسۆ بە بەردەوامش لە کۆبنەوە و لەگەڵیانم بۆیەش هەر گروپێک کە هەر بەهرەمەندێک بێم گروپێکی سوۆسیال میدیای واتسئاپیان بۆ دروستەکەم و خۆشمە بمە ئەندامی لەناو گروپەکە ئەوە نییە بەڵام ئیشکەن و دوای وەرنەوە ببینن حەزەکەم بە بەردەوام لەگەڵیانە بم پێویستیان چیە ئەوە بۆیەش دەوامی ڕۆژم چۆن لە کاتی خۆما لە زانکۆ هەیە دەوامی شەوانشم هەیە و ژوورێکی تایبەت و هەموو ئیشکار و بە بەردەوامشە تاوازەم ئاخیر نامەش دوێنێ شەو نارمان سەعات 12 دقە بۆ هەر لە کۆنتاکتاوین ئەوە چکا پێت خۆشە ئەوەی لە تواناتە هەیە تێ بیبەخشی لەبەرەوەی لە بیرمان نەچێ دەستکەوتی ئەو هەرێمە و ئەو وڵاتە لە کۆتاییە هەر گەنجە ئێمە هەرە بێ بگەڕێنەوە ئیش لەسەر مێشکی گەنج بکەین من لە هەموو کۆبنەوەکانشە لەگەڵیان باسەکەم ئێوە داهاتووی ئەم زانکۆیان و ئێوە شۆژێکتر ئەو زانکۆی ئەبەنەڕێەوە ئەوەی کە ئێمە بتوانین شەڕی لەسەرکەین شەڕی عەقڵە لە ئێستایە ئێستا بێ و چکە دوژمنمان زۆرە بەڵای نوێنەڵای ئێستا بێ و 100 ساڵی تر بێ هەر بێ بگەڕێنەوە بۆی ئیش لەسەر عەقڵی گەنجانمان بکەین مادام گەنجانمان توانای ئەوەیان هەیە کە عەقڵەکان بەکاربێن و کە بەبێ بەو لیمتەکەمەی یعنی ئەو پێداویستیانە ئەوانە پێشکەوتنیان هەیە ئێمە بۆ هەوڵ نەدەین زیاتریان کەین چکە دوو ڕۆژی تر ئەوانە بنە سیلاحێک بۆ ئەم وڵاتە و بۆ داوای حەقی خۆیان بکەن و داوای ئەو خاکە بکەن و هەر چیان بەدەست بگا بۆیە هەست بە هەستێکی خۆشە و حەز بەمان دووبوون ناکەم لە بۆ کاک محەممەد بۆ هەروەها بۆ کاک فاتح ڕەمزی سپاسانەکەین ئەم بەیانیە هەکبەی پرۆگرام هەمیشە هەوڵمانداوە باشترین و جوانترینەکانی تیابێت ئەمڕۆ لە باشترین و جوانترینەکان لە هەکبەی پرۆگرام یەک قوتابی ترمان هەبوو دیاربوو بەهۆی دەوامەوە نەیتوانی ئامادە بێ ئەوش یەکێک بوو لە چالەکەکان قوتابی عومەر کە ئەوش لەسەر ئاستی عێراق سێ کەس هەڵبژێردرا بوو یەکێک لەوانە ئەو قوتابی ئێمە بوو کە نێردرا بۆ ئەمریکا هەم ئیشکردن لەسەر ئەو بڕیارانەی کە ئەدرێ لە بواری پزیشکیە تا چەندێک ئەوش توانێن بیان یعنی بچێ بۆ ئەوێ و چۆنەڵی بۆ بۆردی ئەو بۆردەی زانکۆی ئەمریکا سیمینارێک پێشکەشکا وەک لێکچەرێک بۆ ئەوان پێشکەشکا یعنی تۆ جار وایە بیرەکەیتەوە قوتابی خۆتە ڕوا سیمینار پێشکەشەکە بۆ خەڵکێکی تر یعنی هەستەکەی ئاستی قوتابی کورد لە چ ئاستێکایە جار بەجار ئێمەمانەوێ لەگەڵ یانە بین لێرە چاو لە ئەمری بکەم بکەین بەڵام سەرێکی ئەمریکا چاوە کاتە سەر کوردستان چەند کەسێکە نەرێبەوە ئەوش یەکێکە لە داهێنان و بەرنامەی هەیە لە ئایندەیە کۆرسێک بکاتەوە لە زانکۆی هەولێری پزیشکی بۆ ئەوانەی کە دووباتکردنەوەی پاڵپشتی و جارێکی دیکەی دکتۆر بۆ قوتابیان کە ئەم قوتابی بیرهێنانەوە و وەکو پاڵپشتێکی معنەویش بۆ ئەو ئەگە دواتر بەرنامەکە ببینێتەوە زۆر سپاس دووبارە بۆ زۆر خۆشحاڵ بووین زۆر بەخێر جوان کردین باریتان کرد لە شادی بۆ ئێمە بە دەستکەوتەکانتان سپاستانەکەین هاکار بچینە سەر بابەتێکی دیکە ڕەنگە زۆر جار پرسیار لە خۆمان بکەین یان باسی ئامانجی گرنگیدان بکەین بە پێشخستنی ڕەوشی هوەری و شانۆ لە دەڤەرەکە کە پرسیار بکەین چۆن ڕەوشی شانۆ چۆتە پێشەوە تا چەندە خەڵک حەزە و شانۆ چکە تۆ زۆر حەزە لە شانۆ زۆر جاش باسی شانۆکەی بازین لە لای تۆ چۆنێبینی لێ لە زۆر ئەو شانۆگەریانەی کە لە هەولێر بە تایبەت چونکە خۆم لێرم نمایش دەکرێت هەوڵ دەدەم بینەری شانۆ بم ئێستا لە زاخۆ هەوڵیان داوە شانۆگەری کە ئەمە بەشی درامای زانکۆی دهۆکە شانۆگەری دەروێشیان گۆدۆ دەقێکی جیهانیە ینی زۆربەی وڵاتانی جیهان ینی کاریان لەسەر ئەم دەقە کردووە گۆدۆیان کردوتە شانۆ و لە هەولێر چەند گروپێکی جیاوازن بینیوە لەسەر ئەم تێکستە خو لەسەر ئەم دەقە کاریان کردو بزانین چیان کردووە لە زاخۆ هەرچەند باسی دەقەکەکی دەقێکی جیهانی بەس من هەمیشە چاوەڕوانی ئەوە ئەەکەم کە شانۆکارەکانی ئێمە کار لەسەر دەقێکی خودی خۆمان بکەن دەقێکی کوردی بێت لە هەرێمی کوردستان و دەقە دروست بوو بێت جا بعد دوور نەبمەوە لە بابەتەکە هەمیشەوە ئاواتی من و تۆش جارێکیان باسیەوەمان کردمان شانۆی جوان پەیوەستە بە دەقی جوانەوە جا شانۆی دەروێش یان گۆدۆ لە نووسینی هەڵکەوت ئیدریس و لە ئامادەکردن و دەرهێنانی حەمرین جەمیلە و لە نمایشکردنی ژمارەیەکی زۆر لە هونەردۆستان لە ژمارەیەکی زۆری هونەردۆستانەکە ئامادەی نمایشەکە بوون پێکەوە لێرە چەند بەشێکە بینین کاریان نووسەرەکەی پێم وابوو هەر نووسەرێکی کورد بەڵام ئەگەر گۆدۆبی گۆدۆ نووسنی شکسپیرە خۆی باشە بەڵام ڕەنگەمە تێکەڵاویەکی دروست کردبێت باشە دروستە کەواتە با پێکەوە بینەری بین جا دواتر من و هاکار مناقەشاکەین بزانین هیچ شوێ دەقا بینەربین
عربه بر شانوگریه ما یه شانوگریا درویشیان گودو دوی شانوگریه دا چندین گنجه کن راد بند کود بابتکی پیشکشی بینری کن لدوی شانوگریه دا هندک شوانا راد بند که بیشن امده کلتوره که ولاتکیش در بکن هندک خونه رازید کن بیشن مادم مهن کلتوره که جان هایت ناو کرده دا بوشم کلتوره خوب پیشکش نکن جبر هنده اوصا گفتو گویک چه بیتنو و یلهیویات کسی که بهت ورزگار کشوان آریشت وانا هنگ بینگاه که گلک باشه بو مهوان کردن و شانوگریه چون که الزاخ و جماوره که باشه بار شانوده هی لی راستی بر همه هنری شانوی که من دو تیپ زاخ و دو تیپ شانوی الزاخ و جت هی لی حتی نوکه جیب یعنی منش یا پشیانت خودت نافخویی که ام بشن شانوگریه جوان و ریکوپیک و سر آسته که اکادمی پیشکش بکنش بر نبونا پال پشتیا دارایی چون که اول مویشش 7 ساله همی پخشین دارایی و همی بودجت های بتب چالاکی و هاتیارا واساندن لە شاری سان فرانسیسکۆی ئەمریکا بۆ یەکەم جار ئۆتۆمبیلی بێشوفێر بە شێوەی ئەزمموی چووە سەر شەقامەکان. جا ئۆتۆمبیلە بێشۆفێرەکان لە ڕێگەی ئەپلیکیشنی تایبەت بە خۆیانەوە ئاگادار دەکرێنەوە دەچنە ئەو شوێنانەی کە سەرنشینەکان چاوەڕوانیان ئەکەن دواتر دەیانگوازنەوە. خەڵکی شاری سان فرانسیسکۆ لەگەڵ ئۆتۆمبیلە بێشۆفێرەکان هەست بە ئاسوودەی دەکەن و پێیان وایە لە زۆربەی ڕووەکانەوە پارێزراون بۆ سەرکەوتن لەگەڵیان. تەنها ئەوەندە بەسە لە ڕێگەی مۆبایلەکەتەوە ئاگاداری بۆ بنێریت و چاوەڕوان بیت. تا ئۆتۆمبیلە بێشۆفێرەکە دەگاتەلات. دواتر لەسەر ئەو نەخشەی لە ڕێگەی سیستەمەکەیەوە بۆ دیاری کردووە دەتگەێنێتە شوێنی مەبەست. ئۆتۆمبیلی بێشۆفێر داهێنانە نوێیەکەی ئەمریکا لە شەقام و جادەکانی شاری سان فرانسیسکۆی ویلایەتی کالیفۆرنیا بە شێوەیەکی ئەزمموی چووەتە خزمەتەوە. ئۆتۆمبیلەکە دروستکراوی کۆمپانیای جاگوارە و ناوی وایمۆیە لە هەموو بەشەکانیدا ئامێری هەستیاری دانراوە تا پابەندی یاساکانی هاتوو چۆبێت و لە کاتی دروستبوونی دۆخی لە ناکاو بوەستێت. هەمیشەوە هەستم دەکرد سەرکەوتن لەناو ئەو ئۆتۆمبیلانەی شۆفێریان تێدایە پارێزراوترە بەڵام ئەم ئۆتۆمبیلە بە شێوەیەکی یەکسان خێراییەکی بەردەوامی پێدەدات و زۆر خۆپارێزە و توانای پاراستنی سەرنشینەکانی هەیە بەڵام ئەگەر تۆ لە دۆخێکی بەپەلە دابیت ئەوە باشترە ئەم ئۆتۆمبیلە بەکار نەهێنیت. وایمۆ بە جۆرێک دیزاین کراوە لە کاتی پێچ و لۆفەکاندا هەستیاریەکەی وا دەکات خۆی سوکان بسوڕێنێت و لەسەر هێڵی شەقامەکان بڕوات. لە کاتی نزیک بوونەوەش لە هەر ئۆتۆمبیلێک یاخود مرۆڤێک بە دووری 10 مەتر خۆی دەوەستێت. هەموو تایبەتمەندیانەشی تێیدایە لە ئۆتۆمبیلی ئاساییدا هەن لەوانەش رادیۆ ساردکەرەوە و GPS. کاتێک خەریک بووم کچەکەمم دەبرد بۆ قوتابخانە ئەم جۆرە ئۆتۆمبیلە بێشۆفێرانم بینی. بیرم لەوە دەکردەوە ئەمە دەبێتە داهێنانێکی باش بۆ گەیاندنی کچەکەم و هاوڕێکانی بۆ قوتابخانە. هیوادارم ئەم داهێنانە ڕۆژێک لە ئاستی چاوەڕوانی خەڵکدا بێت و بتوانین زۆرترین سوودی لەوەربگرین.
هەرچەند هاتوچۆکردنی ئۆتۆمبیلە بێشۆفێرەکان لە ئەمریکا تەنها ئەزمونیە، بەڵام لە ئێستاوە هەوادارێکی باشی بۆ پەیدا بووە. خەڵکانێکیش لە بەرامبەردا دژین و بەکارهێنانیان بە پارێزرا و نازانن. هەکار بینە کۆتایی پرۆگرام بەڵام پێشەوە من ئەو بابەتە تۆز سترێسی لەلا دروست وانە بەدڵم نەبوو لە بەرێکە حاڵەتە کۆمەڵایەتەکان زۆر ناڵێت تەکنۆلۆژیا وردەوردەوامان لێکە لە جێ خۆمان نەجوڵینەوە ینی سواری ئۆتۆمبیل و شوفێری تێدا نەبی دوو دەمەتەقێ نەکەی دوو قسەی نەکەی دوو گلەی نەکەی دوو جانەڵێ ڕێکت غەڵەت کرد هیچمان بەهیچ نەکرد نا بەڵام لایەنەی باشەکەشی زۆر باڵێ بێگومان یان پێویستە هەموو لایەک لەگەڵ تەکنەلۆژیا بڕوە ئەگەرچی تەکنەلۆژیا زۆر جار دەبێتە سستبوون یاخود پچڕانی پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆ هیوایی کە پەیوەندیەکانی ئێمە و ئێوە بە باشترین شێوە پێکەوە بمێنێ ئێمە وەکو پێشکەشکارەکانی پرۆگرامی بەیانی 24 و ستافی پرۆگرامی بەیانی 24 ئێوەش وەکو بینەر هەمیشە پەیوەندیمان تونگ و تۆڵ بێت ئەوە ئەمڕۆشمان بە کۆتایی گیان بۆ هیوایی کە هەمیشە لە شادی خۆشییا بن باتان لەگەڵ